ئوسترالیا بە یاریە ئاگرینەکان لە دەربەندی سدنی سەرەتای ساڵی نوێی ڕاگەیاند. پێشبینی دەکرا نزیکەی 1 ملیۆن کەس گرت بنەوە و یاریە ئاگرینەکانی ئەو فستیڤاڵە ببینن. باری ئاسایش زۆر بە توندی گیرا بوو، بەڵام بەرپرسان دەڵێن هیچ بارێکی نایاسایی نەبووە. لە میانەی یاریە ئاگرینەکاندا لە سەرپردی بەندەری سدنی هێمای تافگەی ڕەنگی پاڵکە زێڕینە دانرا بوو بۆ ئاهەنگگێڕان بە بۆنەی پەسەندکردنی یاسای هاوسەری هاوڕەگەزخوازان لە ئوسترالیا.